ئەمڕۆ لە هۆڵی دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ دەستگای چاپ و پەخشی سەردەم یادی 25 ساڵەی یوبیلی زیوینی دەکاتەوە. پامنێرمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاترمانایەتی. ڕێژنە سڵاو لێبێ. سلااولاتەوە لا بینەرانمان بێ. ئێستا ئێمە لا هۆڵی عیزەدین مستەفاین لە شاری سلێمانی. دیارە ئەمڕۆ 25 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دەستگای چاپ و پەخشی سەردەما کە ناوەندێکی ڕۆشنبیریە زیاتر خزمەتی بواری ئەدیب و ئەدەب دەکات کە لە چاپ و بڵاوکراوی کتێبەکان لەخۆ دەگرێت. ئەمڕۆ لە مەراسیمێکی شایستەدا ئەم یادا دەکرێتەوە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات. من بۆ گفتوگوی زیاتر لەسەر مەراسیمەکە و دەستگا و چاپی پەخشی سەردەم میوانداری بەڕێز هیوا قادرمان کردووە کە بەڕێزیان نووسەر و ڕووناکبیرن و هەروەها ئەندامی ئەنجومەنن لە دەستگای چاپ و پەخشی سەردەم. کاکی وا سلااوت لێبێ، سوپاس کە ئامادە بوویت لەگەڵمانە. سەردەم لەگەڵ ئەو بارودۆخە سەختێدارایی کە هەیەی چۆن توانیوەتی کارەکانی بە باشی بەڕێوە ببات؟ ڕاستیە لە سەرەتای دروستبوونی دەستگاکەوە دەستگایکی تا ئەندازێکی گەورە خاوەنی ژمارێکی زۆر لە کارمەندان و نووسەران بوون کە لەو دەستگایە کاریانە کرد. بەڵام لە دوای مردنی کاکشەرکۆ و دواتر هاتنی داعش و تێکچوونی باری ئابووری هەرێم بێگومان دەستگای سەردەمیشی گرتەوە. زیاد لە 120 کارمەندمان هەبوو، ئێستا هەمومان ڕەنگە 20 کارمەندێک ماوین. بەڵام سەرباری ئەوەش دەستگای سەردەم هەر بەردەوامە لە کارەکانی خۆی و تاقە دەستگایە لە هەرێما کە بتوانێت بەو ژمارە زۆرە کە کتێب دەربکات و بە کوالتێتێکی بێئەندازە باش. دیارە بەداخەوە ئێمە هەش گۆڤارمان هەبوو، شەشیان لەو گۆڤارانە وەستاون، بەڵام تەنها دوو گۆڤاریان ماوەکەویش مناڵی سەردەم و ڕۆڤارە. دەتانەوێت لەو میۆبیلەدا پەیامێک بە حکومەت و ڕۆشنبیران بگەێنن؟ ڕاستیام یادە بۆ یادی 25 ساڵ دامەزراندنی دەستگاکەیەوە بۆ پیشاندانی ئەو کارانی کە دەستگاکە لە ماوەیەم 25 ساڵەیە کردوێتی. بێگومان کاری کولتوری و کاری ڕۆشنبیری پێویستی بە دامێکی مادی زۆرە. بەداخەوە لەبەر نەبوونی ئەو دامە بەردەوامە ئێمە زۆر لە کارەکان کە بەتەماین بیکەین استراتیژەتێک کە هەمانە زۆربینەی کات ناتوانین بە پێی دڵی خۆمان کارەکان بکەین. بەڵام وەکوتم سەرباریەوەش دەستگاکە هەر بەردەوامە لە کارکردن. لە ماوەم 25 ساڵەیە زیاد لە 2000 ناونیشانی کتێب کە بەشێک لەو کتێبانە لە بینی 1000 تاکو 3000 چاپ کراوە و هەندێک لەو کتێبانە چاپی یەکەم و دووەم و سێمیان بووە. بەڵام ئەگەر ئێمە هەر تەنها 1000 نوسخە وەربگرین بۆ ئەو 2000 کتێبە، یعنی تاکو ئێستا سەر و 2 ملیۆن نوسخەی کتێبی خستۆتە ناو کتێبخانەی کوردیەوە. بێگومان لە هەموو بوارەکانە، بواری ئەدەبە، بواری هونەرە، بواری سینەمایە، بواری مێژووە، سیاسەتە، زۆرینەی بوارەکان کتێبمان هەیە. کاکیەوە ئەپرسم ئێستا تەکنەلۆژیا پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە، زۆرینەی ئەو کتێبانە بە ئەپ هەیە یاخود بە دەنگی هەیە کە خوێنەران ئەتوانن لەوێەوە کتێبەکان بخوێنەوە یا بەردەست بێ لەلایەن. ئایا سەردەم چۆن ئەم لایەنە بڵێن بیری لەم لایەنە کردوێتەوە چی بکە ئێوێ لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئامێرە دەستکردەکانە چی ئەکا بۆ ئەم لایەنە؟ بێگومان دەستگاکە لەو ڕۆوە وردەوردەوێ خۆی ئامادە بکە بۆ ڕۆژگارێکی دی کتێبی وەرەقەی بەرە و فەوتانەڕۆ. بەڵام پێم وایە جارێ زۆر زووە بۆ قسەکردنە، بە تایبەتی وڵاتێکی وەکو ئێمە لە کاتێکە هێشتا لە ئەوروپا کتێب بازاری زۆر گەرمە و یەکێکە لەو سەرمایە زۆر گەورانەی کە بێئەندازە و بە مەلاین نوسخە ڕۆژانە لە ئەوروپا کتێب ئەوکرێ ئەفرۆشێ و بڵاوکرێتەوە. بۆ ئێمە جارێک زووە، بەڵام بێەوە ژێمە هەر هەنگاوی ئەومان ناوە. ئێمە وەکو دەستگا هیچ پرۆژەیەکی وامان نییە کە کتێبەکانمان بکەین بە کتێبی دەنگی، بەڵام هاوەهەنگی لەگەڵ کۆمەڵێ دەستگای ترا کە ئەوان بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵانە یانوێ کتێبەکان کەن بە کتێبی دەنگی، ئێمە پەیوەندیمان هەیە لە ڕێەوە ئێمە توانین ئەو کارانە بکەین. کاتە بە پیرۆهاتنی خوێنەر چۆنە بۆ بەرهەمەکانی سەردەم؟
دەستگای سەردەم ڕچەشکێنە لە ناو هەموو دەستگاکانی ترا و ماوەی 25 ساڵە بەردەوام بەبێ وەستانیشی کردووە هیچ دەستگایەک نییە لە کوردستان ناتوانانی بێتی تا کوێستە 25 ساڵ تێپەڕێنێ و بگاتە ئەو تەمەنە و هێشتا بەرهەمەکانی لەسەر و بەرهەمی هەموو دەستگاکانی ترەوە بێ. ڕاستیە خوێنەر لە کزیە بەڵام ئەمە نیشانەیەوە نییە کە خوێنەرمان نییە. بەڵامی دی ئەو واقعێکی سیاسی و ئابووری کە کوردستانی گرتوۆتەوە بێگومان کاریگەری لەسەر بازاری کتێب هەیە وازاییدا هاتنی تەکنەلۆژیا و ئەوە بێگومان کاریگەری هەیە بەڵام کتێبەکانی دەستگای سەردەم هێشتا خوێنەریان هەیە و بەرەوپیری زۆری هەیە. کاکیوە لە فرۆشتنی کتێبەکان هیچ داهاتێکتان دەست دەکەوێت؟ بەداخەوە بەشێکی زۆر کەم لە کتێب هەیە کە بتوانرێ داهاتمان دەستکەوێت بە شێوەیەکی بە معادلێکی گشتی هەموو کتێبێک نیوەی ئەو پارەی کە تەیەچێ دەستگاکە سێرەرەکە لەبەرەوەی هیچ کتێبێکمان نییە بڵێن بێگومان کتێبمان هەیە قازان زۆرەکە بەڵام کتێبی تریشمانەیە کە نخبەویە ئەو کتێبانە یەکەم کەم سەرفە بن دووش نرخیان هەرزانە و ناتوانێت ئەو پارەیە بێنێتەوە کە تێچووە چکو کتێب تەنها تێچووی نابێ بیر لەوە بکەیتەوە تێچووی تەنها بۆ چاپ بێ کۆمەڵی کاری تری ئەکرێ مەسەلەن بۆ نمونە هەڵە بڕیە ڕێنووسە تەسمیمکردنە مۆنتاژکردنە و دواتر دانی بە خەبیرە بۆ بڕاردان ئەو کاتە لە خیرە چاپ ئەکرێ و چاپکردنی کتێبەکە ئەخیر ئەمەلی کارەکە بۆیە تێچوویەکی زۆری تێچێ کتێب زایدن کە تۆ بێ بیر لەوەش بکەیتەوە پاداش بدەیت بە نووسەرەکان ئەبەرەوە بە معادلی هەموو کتێبێک نیوەی ئەو نرخی کە تێچێ وەکو زەرە لەسەر دەستگا کاکەوێتەوە. دەستگا چاپ و پەخشی سەردەم تا چەندێ هاوکاری قەڵەمی گەنجانە؟ ئێمە زنجیرەی کتێبی تایبەتمان هەیە کە ڕووی لە خوێنەرانی گەنجە و بەدیوی کەشە زنجیرەیەکمان هەیە کە ناوی زنجیرەی کتێبی مێر مناڵانە یا هەرزەکارانە ئەوە زیاتر ئەدەبیاتی گەنجانە و مێر مناڵانە ئەبەخشێ بە خوێنەری ئەوە خوێنەری گەنجی کورد بەدیوی کەشە ئەو قەڵەمانی کە جدین و گەنجن بێگومان دەستگای سەردەم یارمەتی داون بۆ چاپکردنی کتێبەکان بەڵام بەو ڕێژە زۆرە نییە کە زۆر دیار بێ بەڵام بووە بێگومان. بۆ بەڕێستانمان دوو نەبن بەڵێ سەوسان کات ژمێر 4 لە مەراسیمێکی شایستەدا لە هۆڵی عەزەدین مستەفا یادی 25 ساڵی ئەم دەستگا و ناوەندە ڕۆشنبیریە دەکرێتەوە. پامنێرمان ڕێژنە ڕزگار سوپاس بۆ زانیاریەکان.